پێشمەرگایەتی ڕەمزی مانەوەی ملەتی ئێمەیە. کاک محەممەد نەزیف گوتن گەلێکن و ئەو دەماک و تێ و بە حەزبا دموکراتی و ڕەفا شوورەشی و بەبی ئاوای ددومینی ژخوا چیرۆکێکی تایبەتی خۆیە دیرۆکێکی تایبەتی خۆیە بەرخەدانی لێتە دەما بەرخەدان و خەباتە خەدە دەوەرێکی تایبەتی و پڕ هەستیار بینا داڵەهوی دبژێری وەر بەرپرسیاتیتەن یە تایبەتی هەونە ئەو دەوەراژی گۆری ناسینی گۆر گوتنە یەکێک ژوان دەوەرا بە ئەو دەردۆرە کرمانشای بخوا بە گشتی یەکێک ژوان جیابە و دەسەڵاتداریە هەموو جارە حەوڵدارە ڕەوشکی تایبەتی وەر حاکم بە و دووری مەسەلا کوردنیە بێخە لێوە وەر ڕۆلێکی پڕ گرنگ هەبیە بە تایبەت لە دەوەرە داڵەهوێدا تێ بۆ کاری هەنێک باسی بەشی بکی من پێشتەوەی بچمە داڵەهۆ لە منتیقەی هەورامان و جوانڕۆ مەسئولیەتم بووە مەسئولی ڕێکخراو بووم ئەندامی هەیەتی ئیجرایی بووم بەرپرسی تشکیلاتی کۆمیتەی هەورامان بووم پاشان ئەگەر ئەو باسێکی جەنابەت ئەفەرمی وەک پرسیار مەسەلەی داڵەهۆ باس بکەین بە کورتی من ئەچمە سەرەوە ئەگەر ئاورێک بە جوڵانەوەی نیشتیمانی و نەتەوەی لە مەڵبەندی کرماشان بدەین و بەتایبەت ئەو نقطەی منتیقەی داڵەهۆ و سەرپێڵ و قەسری شیرین کە لە سڵاحی خۆمانیە پێڵەن خەتەی خۆسرەوان باس بکەین لە سێ قۆناغا خەڵکی ئەو مەڵبەندە لەگەڵ ئەوەی کە کەمتر دەسڕەسیان بۆ لەباری ئرتباتی و بە مرکزی کوردستان و منتیقەی مەهابادووە بووە بەڵام هەستی نەتەوەیان بووە مەسەلەن چاولەکەی لە کۆماری کوردستانەوە لە سەردەمی حتا پێکاتنی کۆمەڵی ژێکافە بەشێک لە مەسئولینی ژێکاف لەو منتیقە بوون لە منتیقەی قەسری شیرین بوون لە منتیقەی کرماشان بوون بەرپرسایەتیان بووە لەوێ جموجوڵی سیاسی و ڕەوشنگەری سیاسیان کردووە دوای ئەوە ئەگەر باس بکەین لە پاش ڕۆخانی نظامی پاشایەتی و هاتن سەرکاری نظامی کۆماری ئیسلامی حزبی دموکراتی کوردستانی ئێران یەکی دوو جەولەی لە منتیقەی سەرپێڵ و منتیقەی سنجاوی و هەروەها منتیقەی داڵەهۆ دەست پێ کرد لەو سەردەما خوا لێ خۆش بوو کاگە بوو بەکری هەدایەتی کە ئەو وەختە لە کرماشان نەیخوێند لەگەڵ خێزانی پەروین خانم و مەجموعەیە بەرادەری ترکی لە کرماشانە بوون بە جوورێک چەند تێکۆشێرێکی ئەو مەڵبەندەی هاوکاریان لەگەڵاکردن کە پێویست ناکە مەسەلێرە نێویان بێنم مەسایلی ئەمنیەتی هەیە ئیکی دوو جەولیان بۆ ئەو منتیقە کرد سەیان کرد پەیامی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بۆ ئەو منتیقە بگەێنن بەڵام بەهۆی ئەوە کە فشاری ڕژیم زۆر بوو ڕژیم بەرنامەی هێرشی بۆ سەر کوردستان بوو زۆری نەخایان کە هێرشی کرد لەواقع تشکیلاتی ئاشکرای حیزبی دموکراتی کوردستانی ئێران بەو شێوەی چاوەڕوانیەکرا لەوێ شکلی نەگرت بەڵام حیزب لە دەرفەتێکی تر زیاتر توانی کەڵک وەرگرێ ئەویش ڕووداوەکانی دوای خۆردادی لەواقع 1360 بوو کە ئەبولحەسەنی بەنیسەدر لە ئێران چوو بە جوورێک وەزعیەتێک لە منتیقەی داڵەهۆ هاتە پێشەوە ئیدەیەک لەوانەیە کە لەگەڵ بەسیجی منتیقە بوون بەهۆی پەیوەندیان لەگەڵ بەنی سەدر و مەجموعەیە لەو کەسایەتیانە کە لەو قۆناغە ئێرانیان بەجێهێشت فاصلەیان لە ڕژیم گرت و بۆشاییەک لەوێ پێکات لەو بۆشایە حیزب بە هیمەتی پۆلێک لە تێکۆشەرانی منتیقەی داڵەهۆ و گەنجەکانی ئەوێ و کەسایەتیە ناسراوەکانی ئەوێ و پیا و ماقوڵان و خەڵکانێک کە عەلاقەمەند بە مەسائلی سیاسی و خەباتی نەتەوەیی بوون و ئەیانزانی جمهوری ئیسلامی هەم لەباری نەتەوەیەوە هەم لەباری مەزهەبیەوە فشاری بۆ هێناون و ئەگەر بێت و مەقاومەت و بەربەرەکانی لە مقابلی ئەو سیاسەتان نەکرێت تەبیعەتەن تووشی زیان و خەساری گیانی و ماڵی و ئەوە بن لەگەڵ ئێمە پەیوەندیان گرت و ئێمە بە هەماهەنگی لەگەڵ ئەوان توانیمان پاش 2 ساڵ فعالیەتی سیاسی و پەیوەندی و کاری تشکیلاتی مداوم نەتیجەتەن کۆمیتەی داڵەهۆ و هێزی داڵەهۆ پێک بێنین و کارە خەباتەخوا لە داڵەهۆی بدۆمینن و کارگەریەکی بێشێک من ئەو وەختە بەرپرسی کۆمیتەی داڵەهۆ بووم کاک خەلیل خەلەبان یادی بەخێر فەرماندەری هێزی بوو مەجموعەیەکی تر لە تێکوشەرانی منتیقەی داڵەهۆ نەقشی ئەساسیان لەوێ بوو مەجموعەیەکی تر لە کادرە فعالەکانی منتیقەی هەورامان و جوانڕۆ نەقشیان بوو پێشمەرگەکانی هێزی شاهۆ لە پێکێنانی ئەو هێزە و ئەو کۆمیتە تەئسیری بەرچاویان بوو بەگشتی حیزب توانی لەوێ
بە شێوەیەکی ڕێکوپێک کاری سیاسی بکە، کاری تشکیلاتی بکە، پەیوەندی خۆی لەگەڵ سەرانی منتیقەکە پێک بێنێ و ئەو حرەکەتەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە واقع بوو بەجێی متمانەی هەم ڕەهبەرانی ئاینی ئەهلی حەق و هەم عەلاقەمەندان بە خەباتی سیاسی و نەتەوەی لەو مەڵبەندە. خەڵکی دەوەری بەگشتی پیشوازیەکی باش لە هێزە بە بڕوای من یەکێک لە نقطە بە قووەتەکانی سیاسەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئەوە بوو لە منتیقەی داڵەهۆ بە متالعەوە کاری کرد، بە لێکدانەوە کاری کرد و بەخۆشیەوە ئیستیج دەبینین خەڵکی ئەو مەڵبەندە سۆز و ئۆگریەکی باشیان بە نسبەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە هەیە و بەردەوام لەگەڵ حیزب لە پەیوەندیان هاوکاری ئەەکەن بە شێوەی جۆراجۆر بە پیری بانگەوازەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە دێن و ئەتوانم بەڵێم لەو منتیقە سەرەڕای هەموو ئەو مشکلاتانەی کە هەیە و بووە حزب توانیوێتی بەو شێوەی پێویستە هەنگاوی پێویست هەڵگرێت. کاک محەممەد نەزیفتە باسی بەرپرسیاتی خواکردن هەنێک لە هاوراماندی و ئەوەی دەوەری کرماشایەوە ئەوانەوە و کارگەریە خوا دەمەخوادا توتکاری بەرپرسیاتی دنێ کولتنە تەناو حزب دموکراتی کوردستانی ئیرانی دەوەرگرتنە هەنێک بلەز ڤینەرە ڕەبێژی من دوای ئەوەی کە لە منتیقەی داڵەهۆ چەند ساڵێک بە بەرپرسی کۆمیتەی ئەوە بووم دوایی هاتمە ماڵبەندی دوی کوردستان کە ماڵبەندی دوی کوردستان منتیقەی فعالێت و کار و تێکۆشاری منتیقەی سەقز بوو، منتیقەی هەوشار بوو، منتیقەی دیواندەرە بوو لەگەڵ هێزی دوی ڕێبەندان و ماڵبەندی دوی کوردستان لە واقع 3 ساڵیش من لەوێ بەرپرسایەتیم بوو. دەتوانم بڵێم لەو بەرپرسایەتیشدا بە هیمەت و هاوکاری هاوسەنگەرەکانم و هاوکاری خەڵکی منتیقە حیزبی دموکراتی کوردستانی ئێران توانی وەک هێزێکی چالاک، هێزێکی فعال، وەک هێزێک خەڵک ئینتزاری لێی بوو وەدیهێنەری ویست و داخوازەکانیان بێت و دیفاع لە ئاوات و ئامانجەکانیان کە لەوێش حیزبی ئێمە هەنگاوی بەرەو پێشەوەی هەڵگرت و سەرکەوتنی زۆری بۆ ملەتەکەمان و بۆ بزوتنەوەی گەلەکەمان تۆمار کرد. کاک محەممەد نەزیف قادری ناوبانگە بۆ پەیوەندیەخە بە ئەو چالاکی و خەباتی کۆ لە پەیوەندی دیپلۆماتیک و سیاسی لە چارچێوەی کار و خەباتی خوادا دووماندنە بەرپرسیەتیە پەیوەندی حەزبێ لە دەڤەرین جۆر بە جۆر و هەندێک ئالیەن هەستیاردا پەیوەندی هەیە پەیوەندی بەرپرسیەتیە پەیوەندی حەزب لە باژاری سلێمانیە لە هەولێرێ و وەکرە لە پایتەختی عێراقی بەغدادێ و بەوی ئاوامی تێکەلی لە دەروای ئەو پەیوەندیانەدا سەدەما ئەوەی کۆ ئەو بەرپرسیەتیاتە واندا سەرکەوتی بوو چیکە؟ من دوای شەهیدبوونی ڕێبەری گەورەمان کاک دکتۆر قاسملوو لە ساڵی 1969 بووم بە نوێنەری پەیوەندەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە سلێمانی هەتا ڕاپەڕینی 1992 خەڵکی کوردستانی باشوور لەوێ بوو. پاشان لەگەڵ ئەوەی من پەیوەندیەکانم لەگەڵ ئەحزابی سیاسی کوردستان و ڕێکخراوە خارجیەکان و NGOکان و کەسایەتیە سیاسی و ئەدەبیەکانی هەرێمی کوردستان پەیوەندیەکی دۆستانە و پەیوەندیەکی لەواقع بە بەرهەم بوو. لەو کاتێشدا من نوێنەری حیزب بووم لەگەڵ دەوڵەتی مەرکەزی عێراق لە چوارچێوەیەکە. پاشان کە پارلەمانی کوردستان پێکات و حکوومەتی هەرێمی کوردستان ساڵی 1992 من یەکەم نوێنەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران بووم و ئەفتیخارم پێبەخشرا وەک نوێنەری حیزبی دموکرات لە حکوومەتی هەرێمی کوردستان. پاشان دوای شەهیدبوونی کاک غەفوری هەمزەیی کە نوێنەری ئێمە بوو لە بەغا لەلایەن دەفتەری سیاسیەوە بۆ بەرپرسی پەیوەندیەکان لە عێراقا دیاری کرام و زیاتر لە تقریبەن ئەتوانم بڵێم 6 ساڵ من نوێنەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران بووم لە بەغا. ئەگەر باس لە تەبیعەتی پەیوەندەکانی ئێمە بکەی ئێمە باتەوەجوو بە سیاسەتی گشتی حیزبی ئێمە
حزبی دموکراتی کوردستانی ئێران لەسەر کۆمەڵێک پرینسیپ پابەندە و پەیڕەوی لەو پرینسیپانەیەکە. یەکەم سیاسەتی دەخاڵت نەکردن لە کاروباری پارچەکانی تری کوردستانە، دوو هاوکاری نەکردن لەگەڵ دەسەڵاتەکانی مرکزیە کە لەگەڵ مەسایلی کورد بە جۆرێک کێشایان هەیە، پەیوەندەکانی ئێمە لەو ئاستە نەبێت کە تەسیری منفی لەسەر بزوتنەوەی کورد لە بەشەکانی تری کوردستان دانێت. سێهەم لە باری هاوکاری و بەپێی ئیمکانی یارمەتی سەرخەبوونا بڕیارات و سیاست ئەمە سیاسەتی حیزبی دموکراتی کوردستانی یان وەک پرینسیپێکە هەر لە زمانی مەرحومی دکتۆر قاسم لووە جێی گرتووە لەو حیزبە. هاوکاری بەپێی ئیمکان لەگەڵ هێزە سیاسیەکانی کوردستان و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لەو بەشە بکەین. بەخۆشیەوە یەکێک لە خاڵە بە قووەتەکانی ڕەوابەتی خارجی ئێمە لەگەڵ وڵاتان و بەتایبەت ئەو ماوەی کە ئێمە لە عێراق پەیوەندیمان بووە بە شاهێدی تێکۆشەرانی کورد لە عێراق، خودی دکتۆر محەممەد عوسمان دوای ڕۆخانی سەدام حوسێن لە کۆبوونەوەیەکی گشتیە لە بنکەی دەفتەری سیاسی ئیشارەی بەوە کرد، وتی پەیوەندی حیزبی دموکراتی کوردستانی ئێران پەیوەندێکی سالم بوو لە خزمەتی هەموو بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردە بووە و ئەو شانازیە بۆ حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئەمێنێتەوە زۆر جار لە بەرژەوەندەکەی حیزبی خۆی وازی هێناوە بۆ بەرژەوەندی گشتی کورد. کاکە نەزیف ببوورە لە دەماک و بەرپرسیاتیە پەیوەندی حزب لە بەغدادێدا و جەنابێتە بەرپرسیاتیاوی دەکەن ڕەوشکی پڕ هەسیارە، ڕەوشکی پڕ حەساسە دەماک و جیواکە جیهانی گواشکی تایبەتی لەسەر دەسەڵاتداریە بەغدادێدا هەیە لە حزبا دموکرات پەیوەندیاخوا ڕادەکەرە گوری ئەو چارچێوە پرینسیپی کۆڤ باسکری گەلو ئەوە زەحمەت نەبووتەرە ئەو کاران لەوی ئەگەر واقعیەتی مەسەلەکەت ئەرزکەم ئێمە دروستە خەباتی ئێمە لە کوردستانی ئێران بوو، بەڵام بە لێکدانەوەیەک کە خودی حکوومەتی عێراق لەسەر حیزبی دموکراتی کوردستانی ئێران و ڕەهبەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران بوو و بەتایبەت لەو قۆناغە هەستیارانە هەمیشە حسابی ئەوەیە کرد ڕەوابەتی حیزبی دموکرات و جێگە و پێگەی سیاسی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەگەڵ ئەوەی بە تەواوی ئاشنا بوون، بەڵام ئەیانزانی حیزبی دموکرات زمانی دیپلۆماسی نەتەوەییە بۆ کورد و لە هەر شوێنێک و لە هەر کۆبوونەوەیەک یەکەم مەسئلەکە وەک نەتەوەی کورد مەترح بکە. زۆر جار گومانیان بوو لە هەندێک پەیوەندی لە هەندێک مەسائل کە ئێمە لەگەڵ هێزەکانی کوردستانی باشوور بوومان دەیشمانە شاردەوە لیان. ئەمان و ئێمە سیاستمان سیاستێکە پێمان خۆشی کێشەی کورد لە ڕێگەی سیاسیەوە چارەسەر بکرێ. مەسئلەی کورد مەسئلەیەکی سادە نییە هەر ئاوا بە زەبر و زەنگ و بە تۆپ و تەیارە و بە ئەعدام و بە شکنجە و گرتن و ئەوانە چارەسەر بکرێ. عقلی سالم ئەخوازێ و حکمەتی سیاسی لەوایە ڕێگەی دیالۆگ لە پێش بگرن. ئەمە پێمانەوتن هەتا لەو کاتێکی عێراق لەگەڵ ئەو شەڕانەی نێوخۆیی شەڕی خەلیج پاشماوەی دیسان ئەو هێرشانی کە کراوە سەری دوای دەرکردنی لە کوێیت و مەجموعە مەسایل ئێمە بەسەراحەت و پێمانەوتن هەتا لە زۆر کۆبوونەوە ئێمە هەڵویستی خۆمەمان باسە کرد، مەسایلی خۆمەمان باسە کرد، ئەمەزانی پێیان ناخۆشە، بەڵام خۆتۆ وەک حیزبێکی بەرپرس کە ملەتی کورد ئینتزاری لێت هەیە ناتوانی بێ هەڵویست بی بێ تەفاوت بی. نەزیف ببەرە لەبەرەوەکو ئەم گوتن گەلەکەن لە پەیوەندی خوادا لە پەیوەندی کۆ تۆ بەرپرسیاتی پەیوەندی حەزبێ بە ئالیە دەرهەبوو چه دەسەڵاتداری بە چه پارتی و ڕێخستنی کوردستانی بە لەوێ وەزیفا خوادا تا سەرکەوتی هاتی ناسکردن. گەلو ئەو پەیوەندیین تا دەمێکی زوودە پشتی خواندنێکی تایبەتی خواندنێکی سەرتایی بێژن لە ئیرانێدا تو هاتی ناو شۆڕشی ئەو ڕەفە شۆڕشێدا بووی ئەو ڕەوشکی گەلێکی تایبەتی و خەباتێدا چ زانستی تایبەتی و دیپلۆماسی و پەیوەندی و کۆمونیکاسیۆن ئەواناژی لە فرسەتەوەیان دێت چ نەبێ بخونی لێتە سەرکەوتی بیان پەیوەندیان گەلو پەیوەندیات تا ئەو نێزوکاتیات تا بە ڕێبەری ناوداری کورد شەهید دکتۆر عەبدوڕەحمان قاسملو و ڕێبەری دن vê demê Hizba Demokratîk Kurdistanê Îran şehîd Dr. Sadiq Şerefkendî wan nêzûkatiya ku ew şarazayî taybetî hebûn rolek hebû شتێکی سروشتیە ئێمە هەمومان یەکێک لە ئەو دەستکەوتانەی کە ئەگەر بوومانەوە باسی لێوە بکەین بەڕاستی
فەزڵ وەرگرتن بووە لە مەرحومی دکتۆر قاسملو و دکتۆر سعید ڕەهبەری حیزبی دموکرات ئێمە ڕەهبەریکی جەمعی بووین ئێمە لەگەڵ ئەوەی لە خەباتی چەکداریا بووین فشارمانە سەر بووە بەڵام ئێمە لە هەموو دەرفەتێک کەڵکمان وەرگرتووە بۆ متالعەکردن بۆ لێکدانەوە لەسەر مەسایلی سیاسی ڕەوابەتی دیپلۆماتیک مناسباتی نێودەوڵەتی هەموو ئەوانە خاڵی بە قووەت و لاوازی جوڵانەوە ڕزگاری خوازیەکانی جەهان ئەحزابی سیاسی حسن دیپلۆماسی لە کولیەتی خۆیان ئێمە ئەمانەمان خستوتە بەرباس لێکدانەوە و متالعەمان کردو لەسەر ئەوانە و تەبیعەتەن ئێمەمانان کە نوێنەرایەتی حیزبی دموکراتی کوردستانمان لە وڵاتێکی وەکی عێراق کردووە متالعەمان لەسەر سیستمی سیاسی ئەو وڵاتە کردووە لەسەر سیستمی حکومڕانی لەسەر ئەسەن بینشیان بە نسبەتی مەسەلەی کوردەوە بینشیان بە نسبەتی سیاسەتی جەهانی و سیاسەتی منتیقیەوە مەسائل و مشکلاتیان لەگەڵ ئێران تاریخیان هەر لە کۆنەوە تا ئێستا قەراردادەکان کە لە بینی ئەوانە بووە و تەئسیراتی ئەو قەراردادانیان لەسەر بزوتنەوەی کورد ئێمە ئەرز بکەم ئەوانە هەموو خەڵی بە قوت بوون و پشتیوانی سیاسی و دیپلۆماسی بۆ ئێمەمانان بووە و لە ڕۆشنایی ئەو پشتیوانە سیاسی حیزبی دموکراتی کوردستانی ئەو پشتیوانە معنەویی کە ئێمە لە جەرەیانی کار و تێکۆشانی سیاسیە لە حیزبە کەسمان کردووە تەبیعەتەن دەتوانێت کار ئاسان بێ بۆ بەرەو پێشبردننی کاری دیپلۆماسی ئەمە بۆ سەرکەوتنیش